ماوەیەکە کە پرسیارێک زۆر لە من دەکرێت کە چۆن کاتێک کە بوو نمونە دراوێکتان کڕیوەوە نرخەکەی بە یەکجاری بەرز بووەوە پارەکی باش هاتەنەوە ترانسواڵەتیەوە یاخود هەر ئێکسچێنجێکی تر کە ئێوە چۆن ئەم پارەیە بکەم بە دیناری عێراقی. چونکە بەڕاستی ئەم پرسیارە زۆر لە من دەکرا لە کامنتەکان و هەروەها زۆر کەسێک مەسێجیان بوو من نارد کە چۆن ئەم کارەی ئەنجام بدەن. ئازیزان ئێوە دووسێ ڕێگاتان هەیە، ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بە نسبەت هەرێمی کوردستان بە تایبەتی لە OKX کە ئێوە دەتوانن بە هەمان شێوە کە بە فاسپەی دراوەکان USDT دەکڕن بە هەمان شێوەش بتوانن بە فاسپەی لەناو OKX دراوەکانتان USDTەکانتان بفرۆشن و بکەم بە دیناری عێراقی. بەڵام ئەوەی جێگەی پرسیارە لێرانە فاسپەی مەحدودیەتی هەیە، ئەوەی تر کرێدیت کارتەکانە بۆ نمونە ماستر کارت و ویزا کارت ئەوانەش تەبی ئەو کارتە ئازیزان ئێوە لە بانکی عێراقی لە هەولێر دروستی بکەن کە ئەویش ئێوە دەتوانن پێم وایە ئەویش مەحدودیەتی هەیە بۆ ئەوەی ئێوە بتوانن کاتێک کە USDT تان بفرۆشن ڕاستەوخۆ بێتە ناو کرێدیت کارتی ئێوە کە هەروەکو گوتم ئاماژەم پێکرد کە ماستر کارت و ویزا کارتە کە ئەمانە ئازیزان مەحدودیەتیان هەیە. بەڵام ڕێگەی سێم کە بەخۆم بەکاری دێنەوە باشترین ڕێگەیە ئێوە لە وڵاتانی تر بوو نمونە حساب بانکیەکی ئێرانێتان هەبێ یاخود کەسێکی باشتان هەبێ جێسی قەومتمانە بێ، من دەتوانم بۆ ئێوە بۆ ماوەی 2 ڕۆژ هەرچەند پارەتان هەبێ بە USDT بیکەم بە دیناری عێراقی، بیکەم بە تومان و بە دیناری عێراقی بە ئێوە بدەمەوە کە ئەمە باشترین ڕێگەیە ئازیزان. چکە لە وڵاتی ئێران کە خۆم ئەم کارەی ئەنجام دەدەم و حساب بانکی ئێرانیم هەیە، من بە ئاسانی دەتوانم ئەم کارەی ئەنجام بدەم و بۆ ئێوەش ئەنجام بدەم بۆ ئەوەی ئێوە بتوانن لە ماوەی 2 ڕۆژە هەرچەند پارەتان هەبێ بە دیناری عێراقی وەری بگرن. ئەم سێ ڕێگایە هەیە ئازیزان کە 2 ڕێگا مەحدودیەتی تێدا و ڕێگای سێم کە وڵاتی ئێرانە هەروەکو دووبارە سێبارە یەکەمەوە بە 2 ڕۆژی هەرچەند پارەتان هەبێ USDT تان هەبێ بیکەم بە دیناری کاش. چونکە زۆر پرسیارم دەکرا لەم ماوە کورتە داهاتم بۆ ئێوە باسی بکەم کە چۆن ئێوە دەتوانن USDTەکانتان بکەم بە دیناری کاش.